تورسکانی که ئەخمینەکان فارسەکان لە ناو ئیران حکمیان کردیا هەموو کورد ئیران هەموو کردووە ئەوە جاری لە حکوومەتی هەرێم دەست پێ بکە دەبی بیکاتە ئەرشیفێک لەبەرەوەی هەر گوندێک چەند شەهیدی هەیە چەند مەکتەبی هەیە خەستەخانەیە خەدەماتی ئەوەی عەسایەتە تەواو چەند ڕووباری هەیە چەند سیاحی ناوچەی سیاحی چەند چیای هەیە چەند ئەوە هەیە اقتصادەکەی چێ برنجەوە هەموو شتە تێدا هەموو نووسرایە دوایە چەند شەهیدی هەیە لە کوردستان لە 60 هەتا ئەوانە هەموو نووسرایە ئەوەت کرد کە کوردستان چوار پارچە نا چوار پارچە نییە کاکە کوردستان ئەو چار کورس ئەوەی معروفە لە خەڵک ئەدی چی لە کوردستانی ئەوەی دەکەی ئەرمینیە دەکەی ئەدی چی لە رووسیا دەکەی رووسیا کاکە پڕ کوردە ئەمە خۆمان شەدادی حکومیان کردی لەوێندەری شەدادی دوای ئیمارەی حەسنەوەی ئیمارەی بەنو عناز جنوبی ئەوەیش کوردستان ڕۆژهەڵاتی بەسڕای ئاهواز شوانکارە حکومی ئەویش کوردە شارەکان بە زۆرە ئەتوبرێ کوردستانی گەورە تورسکانی که ئەخمینەکان فارسەکان لە ناو ئیران حکمیان کردیا هەموو کورد ئیران هەموو کردووە سنووری کوردستان تهدیدم کردی تهدید لە کتابەکەی بخینەوە کتابەکانمان هەموو نووسیا من ناتوانم لە محاضرە وەرە دانیش 5 ساعت قسان دەکەم ئەمە ناو مۆزوعەکەی بوومە باسی ئەوت کرد کە سوورچیەکان سەرکردایەتی و پارچەیەکی کوردستانیان کردووە طبعا لە ساڵی 19ەوە کردیتیان هەتاکو ئینتیفازەی ئەتوانمەکە فرسان بوون هەفتاویە گوندیان هەبووە لە ناو دەوی شێر بووە ئەدیکو بیپارێزی چی هاگرتێ لە بۆ مەسلحەتی چی ئەنفاری ڕزگارکردن هەموو سوورچەکان ڕوڵیان پرسە ئەم بخۆم لەگەم ڕاستی حزب شوعی و لە هەشتاویە کە تا هەشتاونەوە یەک فەردە وەسیقەمەیە منطقەی سوورچیان هەموو پێشمەرگیان نادا ئەوە لەک بەرەمارێ موسیقاندم پێ بشەم ناس دەدەمە کەس چاردە کتاب لەسەر حزب شوعینە حرەکەی تاریخ کوردی بخینە بابی من عشائر دەوریان هەبووە خاستەن سوورچی نەجمەدی مامۆ یەک پێ هەبوو لە چیای هەبوو کوڕش شەهید بوو دەپەڕی لەسەر ئۆکتابەی نووسرات بڕۆ فەرخوزایی نەبوو حزبەکان لە دەرێ بوون عشائری دەوری هەبوو سوورچی 22 لەسەر هەفتم قەت کوردستان بەچی نەیالە باشە نەگۆڕ نسبەی نەگۆڕ ئەغڵاتیان هەبووە معناوە نییە عشرێتەکەت و حەزف بکەی نا ئەغڵاتیان هەبوو لە مەسلحەتی خۆیان ئێستا پێم ناخۆشە هەندێکیان لێرە حاضر نەبوو